ئەگەر بۆم باسکی سەرەتای ڕووداوەکە ئەمە چۆن دروست بوو کوڕەکە بەڕێستان چۆن سووتە؟ سەرەتای ڕووداوەکە من لەوێ نەبووم، بەڵام ئەورەکە ڕۆژی پێشتر کەوتەوە لە گوندی هەڵاڵاوە و مەسۆ خۆبەخشانی پێنجوێن و تیمی ملەکەوە و ئەوانە چوون بەدەم ئەورەکە و کۆنتترۆڵیان کرد. ڕۆژی دوای ئەسقەزا هەڵیاوە ئێتامان لە گوندی کواوەوە وەک خۆبەخش ڕۆژن بۆ هاوکاری ئەوان قەدەری خۆی گەورە کوڕەکەی من و کوڕی کاک عەبدوڵڵا بە ناوی بێستون تووشیم ڕووداوە بوو. ئەگرەکە چەندێک نزیک بوو لە ئێوە؟ دوورە تقریبان شاخێکمان بینە، ئێمە لە گوندی کواوین ئەم لە هەڵاڵاوە مەسۆ کەوتوتە ئەورەکە. کوڕەکەی بەڕێزی خۆبەخش بووە؟ بەڵێ لەگەڵ ئەو برادەرە خۆبەخش بوو، 10-15 گەنج بوون لە کواوەوە هاتوون خۆبەخش. تا چەند شانازی بە کوڕەکەتەوە دەکەیت؟ لە سوپاس بۆ خۆی گەورە زۆر شانازی پێ وەکەم لە ڕێگەیەکی پیرۆزە وایلاتۆ سوپاسی خۆی گەورەیەک. ڕێژەی سوتاوەکەی چەندەیە؟ لە 54 بۆ 55. دکتۆرەکان لێ سەدا چی دەڵێن؟ وەڵا ئەلحەمدوللیلا هاوکاری تاویان کردوین دەستخۆشیان لێیەکە. سوپاس بۆخوا دڵخۆشن لێی. دەوترێت ئەو گەنجەی دیکە گوازراوەتە بۆ نەخۆشخانەی تایبەت، ئێوە هەر لێرە دەیهێڵنەوە یاخود ئێوەش؟ یەڵینەوە ئەو تۆزێ کێشەی هەناسەتنی بوو لەبەرەوە گواستیان و تا سوپاس بخوا کوڕەکەی بەڕێز باشترە. لا باشترە ئینشەڵا ئەویش باشە بێ. بەرشفاوە ئینشەڵا.